لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و هەمارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان ڕێککەوتن. لە سلێمانی پارتی یەکێتی کۆمەڵ یەکگرتوو گۆڕان لەسەر ئاسی دەستگا و ناوەندی هەڵبژاردنەکان و مەکتەبی سیاسی کۆبوونەوە. کۆمەڵی دادگەری بەشدار لە کۆبوونەوەکە دەڵێت ئەنجامی کۆبوونەوەکان ئەوە دەردەخات لایەنەکان لەسەر ئەنجامی هەڵبژاردن لەم ساڵدا کۆکن. بۆ بازنەکان شێوازی دابەشکردنی ژمارەی کورسی بەسەر بازنەکانە چەند پێشنیارێکمان خستە ڕوو ئەوانش بە دڵنیایی لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممە کە پێوترێت کۆبوونەوەی هوەری لە نێوان دەستگاکانی هەڵبژاردننی لایەنەکان لەوێ بە تێر و تەسەلی قسەی لەسەرەکرێەوە وردەکاری هەموو ئەو شتانەی کە هەیە لە یاساکە پێش ئەوەی یاساکە بچێتە پەرلەمان ڕێککەوتنی لەسەرەکرێت تا ڕێک نەکەوین هیچ شتێک نابێنە ناو سەرۆکایەتی پەرلەمان. ئێمە قسەمانەوەیە کە پێویستە لەسەر هەمووی برادەران بۆ نمونە هەندێک لە بۆ چوون لە کۆبوونەوەکەەوە بۆ با ئێمە یەکەم خوێندنەوەی یەکەم بکرێەوە هەموارەکان بۆ ئەوەی کە سیفەتێکی بەپەلەی پێبرێ بەڵامی مەوتمان نەخێت بەبێ هیچ ڕێککەوتنیی پێشوەختە نابێ هیچ پرۆژه یاسایەک ببرێتە وەڵی پەرلەمان و گفتوگوی لەسەر ڕاگەیاندراوی کۆتایی کۆبوونەوەکەیە لایەنەکان لەسەر 6 خاڵ ڕێککەوتن: کاراکردنەوەی کۆمیسیۆنە کۆنەکە، هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان، سیستەمی هەڵبژاردن چواربازنەیی بێت، تۆماری بایۆمەتری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بکرێت بە بنەما بۆ دیاریکردنی ڕێژەی کورسی پارێزگاکان پشت بە داتای وەزارەتی پلاندانانی عێراق ببەسترێت. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت لایەنەکان لە ئەنجامدانی هەڵبژاردن و هەمواری یاساکە و پاکردنەوەی تۆماری دەنگدەران دەستی دەکەن. وڵات تۆماری دەنگدەرانی هەرێمیشەکە لەو کێشانی کە بەردەوام هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان پێوەی ناڵانوێتی کە پڕە لە ناوی دووبارە لە ناوی کۆچکردووان پڕە لە ناوی دەنگدەری بیانی ئەو کەسانی کە قەرارە بەشداری دەنگدان کە ناویان نایێتەوە لە ڕۆژی هەڵبژاردنە بۆیە دەبوو کۆمیسیۆن زووتر بەم کارە خەڵسایەوە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستانی لە ماوەی ئەو چەند ساڵی تەمەنیە ئەنجامدا بەداخەوە کە نەیکردووە. بۆیە توانین بڵێن جیاوازیەکە زۆرە ئامارەکان کە ئێڵێن نزیکی 600 بۆ 700 هزار جیاوازی هەیە لەگەڵ ئەو تۆمارێکە لە عێراقا هەیە. بۆیە باشترین بژاردە لە ئێستا ئەوەیە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئەگەر قەرار بێ کارا بکرێتەوە و خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بە هەڵبژاردنەکانی باشترین شدەوەی کە تۆماری بایۆمتریەکەی عێراق بەکاربێنێ ئەوەی کە وەزارەتی بازرگانی پلاندانانی عێراق ڕێکیان خست و چونکە بە ڕێژەیەکی باش و بەرچاو لەوێ تۆماری دەنگدەران پاکراوەتەوە. ئەوەی ماوەتەوە یەکلایکردنەوەی کورسی کۆتاکانە کە لە کۆبوونەوەی هونەری ڕۆژی دووشەمەی داهاتوو لەسەر ئاسی دەستگای هەڵبژاردنی حیزبەکان قسەی لەسەر دەکرێت و بەڕاوێژ و ڕێکەوتن بڕیاری لەسەر دەدرێت. دوا بەدوای ئەوەش ئەو پرۆژەی لایەنەکان ئامادەی دەکەن بۆ دەنگدان لەسەری دەینێرنە پەرلەمانی کوردستان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.